سایلۆکان لە هەرێمی کوردستان کرانەوە و لەلایەن حکومەتی فیدراڵەوە دەستکرا بە وەرگرتنی گەرمی جوتیاران. بڕیارە ئەم ساڵ تەنیا 400,000 تۆن گەرمی جوتیارانی کوردستان وەربگیرێت، لە کاتێکدا 900,000 تۆن گەنم هەیە. زیادنەکردنی بڕەکە لێی جوتیارانی بەدوای خۆی داهێناوە. خەزەی ڕێژەکە 400,000 تەن کراوە بۆ هەرێمی کوردستان، زۆر کەمە. ئەوە شتێ معلومە چون گەرمەکە زیاترە. وەکو وەرگرتنەکەشتە لە هەرێمی کوردستان بۆ دۆنمێ 131 کیلۆ هاتوۆتەوە، لە عێراقیش لە جنوب 700 کیلۆ بۆ هاتوۆتەوە کولی دۆنمێ. زۆری فەرقە. لەکەن ئەوەی زیاد بە گەنمەکە بەڵا لە بازاری ڕەشابێ فرۆشتێ هەرزانتر یا گران؟ بەڵێ هەرزانترە بێ شولەی بێ بە 500 دینار 450 دینار ئاوایە. ئەمساڵ سەرڕای وشکە ساڵی، بەڵام لە بەشێک لە ناوچەکانی سنووری سلێمانی بڕی گەنم کەمی نەکردووە، بە تایبەت ئەوانەی پشتیان بە بەراو بەستووە. بەڕێوەبەری بازرگانی هەرێمیش دەڵێت هەڵمان لەگەڵ عێراق داوە، تا ئێستا ڕازی نەبوون بە زیادکردنی بڕی گەنمی هەرێم. پلەیەک و دووسێ نییە. ئەم ساڵ 400,000 تەن بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە، تا زعمەکرێت بە شارەکانی هەرێمی کوردستان 145,000 تەن زیاتری بۆ ئەم سایلۆی پیرەمەگرون و ڕاپەڕین و چەمچەماڵ و سەی سادقە، ئەم سێ چوار سایلۆی لەگەڵ گەرمیانە. 111,000 شتێ زیاتر بۆ هەڵەبجەیە، پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگا. 122,000 تەن شتێ زیاتر بۆ هەولێرە، 170,000 تەن زیاتر شتێ بۆ دهۆکە. ئەمە کۆی گشتی 400,000 تەنەکە کات بەو زیادانەوە کە هەیە. ئێمە ئێستا 400,000ەکە دڵنیان کە جوتیار زیاتری هەیە بەرهەم وێ هەوڵمان داوە نووسرامان کردو بۆ وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانیش، هەم وەزارەتی کشتوکاڵ ژمامان شەوی نووسراوی کردووە. چاوەڕێ دەکەین دوای جەژنیش دانیشتنی زیاتر بکەین لەگەڵیانە بۆ ئەوەی هەر چۆن بێ ئەو بڕەگەنمەی کەەوە بەرهەمێنراوە لە کوردستان وەربگیرێ. قەرارە چەند وەرگرێ عێراق؟ تقریباً وەتا ئەمڕۆ تا ئێستا 3 ملیۆن 600 وەرگرتووە، بە تەمایل بگاتە 5 ملیۆن تەن وەرگری ئەم ساڵ. ئەوەی کە زیایە بە لێرە چییە کرێت؟ ئەوەی کە زیادە بێنیاڵم یان ئەوەیە ئێمە لەگەڵ بەقا بگەینە ڕێکەوتن ئەوەی ئێمە ژۆرگرێ ئەو زیادێکە هەمانە لە کوردستان، یان ئەوەیە هەرێمی کوردستان خۆی پلانێکدا بنێ بۆ وەرگرتنی لە ڕێگەی ئەو کۆمپانیانە کە هەیە. ئەم ساڵ گرفتێکی دیکە ئەوەیە پێوانەکردنی گەنم دەبێت یاسایی بێت و نابێت ئۆتۆمبیلەکان زیادەبار بکەن. جوتیارانیش دەڵێن ئەوە لە زیانی ئێمەیە و قبوڵی ناکەین. کێشەکەمە بەرزی ئەو بۆ دیانەیە کەوایە تەژوورە و گەنمیتیایە. ئەمڕۆ ئەویان بۆ ساخکرۆ بە کێشە ئەڵەن نابێ بەرزی ئەم سیارێ ئەم بۆدیە ئەم ئاسنە نابێت لە 2 مەتر زیاتر بێ. پێشتر ئەوەیان نەوتۆ چەند ساڵەوە 20 ساڵە ئەو سایلۆی هەیە هەر ئاوە هاتووە زیاتر بۆ نەکەمتر. ئێستا ئەمەیان کرۆ بە گرفت بۆ سایق بۆ خەڵک. ئێستا ئەم ڕەسیدەی کابراکە کردوێتی 40 تەن بێ. ئەوێ بە یەک جار سیارەکە بێتە ژوورەوانێ پچکە نەبێت و لەسەر کابرای فەلاح کەمترە بێ. تێگەی ئەو سیارانی کە پار هاتوو هەر ئەو سیارەیە خۆی هیچی زیاد نەکراوە. بۆ ڕەسیدەکەش ئێمە یەکجار کێشەکانمان حەل کردووە. ئێمە وەکو سایق کە بۆ ئێمەش خۆشترە بۆ ئەویش مەسرف کەمترەکە. ئەگەر وانە بێ ئەو کابرای فەلاح بابزانی هەموو دەرهێنانی ئەو گەنمەکە بە شۆفڵ بارێکە و دایەگرێ و قەپانێکە هەمووی پارەیە، هەمووی مەسرفە لە گیرفانی ئەو خۆی ماڵی کاول بووە دیناری ئیسفادە ناکە. ئەنجا تۆرە ئەمەشی لەگەڵ بکەی ئەو نەیتر ماڵکاو لەوێ کابر. ئێستا ئەڵێن نابێ بۆ دێکان پڕکە یەکانگە من چی لە کابرای فەلاحکەم؟ کابرای فەلاح ئێستا 40 تەن ڕەسیدی پێیە، من باری 30 تەنەکەی ئەوم بە قەپان بارکرۆ هێناومە. ئەڵێ نابێت لەو بۆ دیابی. ئەی من چی لێ بکەم؟ ساڵانە هەزاران تۆن گەنمی جوتیاران زیاترە لەو پڕیلیان وەردەگیرێت و بۆیان ساغ نابێتەوە. بەشێکی زۆر لە بازاری ڕەشدا دەبێت ساغی بکەنەوە، بەڵام بە نرخێکی زۆر کەمتر لەوەی لە سایلۆکان لیان وەردەگیرێت. لە کاتێکدا لە هەموو پارێزگەکانی عێراق هەموو گەنمی بەرهەم هاتوویان لێ وەردەگیرێت. ئەم کێشەیەش لە نێوان هەرێم و بەغدا تا ئێستا چارەسەر نەکراوە و جوتیارانیش زیانمەندی سەرەکین. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، ناحیەی پیرەمەگرون.